بە ناوی خدای گەورە مێرەبان ئامادەبوانی ێژە زۆر بەخێر بێن و سپاسی ئامادەبوونی هەموو لایەکتان دەکەم. ڕۆژتان باش. خۆشحاڵم کە لەگەڵتانم بۆ دانانی بەردی بناغەی بەشی دووهەمی ئەم کۆمپانیایە کە GMC گروپ خاوەندارەتی دەکات و سپاسی کاک عامەر دەکەم بۆ دروستکردنی ئەو ئامێرە تەکنۆلۆژیانەی کە لێرە لەم کۆمپانیانە بە هاوکاری کۆمپانیایی ترانشنی چاینیز تەلەفۆنی ئینفینکس و تابلێت بەرهەمدێنن. ڕاستی ئەم جۆرە کارە پیشەسازیانەی کە لە هەرێمی کوردستان دەستیان پێکردووە ئەمانە بەشێکن لەو هەوڵانەی حکوومەتی هەرێم بۆ فرەچەشنکردنی ئابووری هەرێمی کوردستان. ئێمە لە هەموو ڕێیەکەوە هەوڵمان داوە ئابووری خۆمان فرەچەشم بکەین و گرنگی بە هەموو کەرتەکان بدەین. بێگومان کەرتی پیشەسازی شێکە کە لەو کەرتانەی کە دەتوانێت زیاترین هەلی کار بۆ خەڵکی کوردستان بەرهەم بێنێت. دەستخۆشی لە کاک عامەر دەکەم و لە هەموو وەبەرهێنەرانەی تر کە لە کوردستان کار دەکەن و بەرهێنان دەکەن هەم بۆ پێشخستنی ئابووری کوردستان هەم بۆ دروستکردنی هەلی کاری زیاتر بۆ گەنجەکانمان و هەم خۆشیان بێگومان سوودمەند دەبن لە فراوانکردنی کارە بازرگانیەکانی خۆیان. ئەوەی کە ئەمڕۆ بینیم جێی دڵخۆشی بوو کە زۆربەی ئەو هێزای کە کارەکانیان دەکرد ئەو بەڕێزانەی کە لەسەر ئەمامێرانە کاریان دەکرد ئەوانە هەمووی هێزی ناوخۆیی بوون، هەمووی گەنجی بە توانایی ناوخۆی هەرێمی کوردستانە لەوانە چەند پسپۆرێکی بیانیشیان لەگەڵە، بەڵام هەمیشە پێویستیمان بە پسپۆری و زانستی دۆستەکانمان دەبێت لە دەرەوە یارمەتی ئێمە بدەن، زانستی نوێ تێکەڵی هەرێمی کوردستان بکەن تاکو ئێمەش زیاتر بتوانین سوود لە ئەزمموی ئەوان وەربگرین. بەڵام دروستکردنی ئەم هەموو هەلەکارە ئەمە بێگومان بارێکی قورس لە سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستانیش هەڵدەگرێت. ئەوەی بیستم تا ئێستا زیاتر لە 100 هەلی کار دروست کراوە بۆ ئەو گەنجانەی لێرە دەکار دەکەن، بەڵام بە فراوانکردنی کارەکانیان هەم بەرهەمەکانیان لە حدودی 45,000 ئامێر مانگانە زیاد دەکا بۆ زیاتر لە 100,000 هەم هەلی کاریش لە 100 کەس بەرەو زیاتر لە 400 کەس دەڕوە. هیوادارم هەموو وەبەرهێنەرانی تریش چاو لەم جۆرە کارانە بکەن و بەرهێنانی زیاتر لە کوردستان دروست بکەن بۆ ئەوەی بەیەکەوە ئێمە وڵاتێکی خۆشتر و ئاوادانتر بۆ هەمومان دروست بکەین. جێخۆیەتی من سپاسی بەڕێز کۆنسولی گشتی وڵاتی چایناش بکەم بۆ پشتگیری و پشتیوانی بەردەوامیان لەو کۆمپانیا چاینیانەی کە لە هەرێمی کوردستان کار دەکەن. سپاس و دەستخۆشی لە دەستەی وەبەرهێنان دەکەم کە یارمەتی و پشتیوانی یارمەتی دەر و پشتیوانی ئەم جۆرە کارانن و دەستخۆشی لە وەزارەتی پیشەسازیش دەکەم بۆ ئەو ئاسانکاریانەی دەیکەن کە ئێمە بتوانین کەرتی پیشەسازی لە هەرێمی کوردستان بۆ ئاستێکی تر ببین. ئێمە لە هەموو گفتوگۆکانماندا لەگەڵ دۆستەکانمان، لەگەڵ کونسۆڵخانەکان، لەگەڵ باڵوێزەکان، لەگەڵ کۆمپانیا بیانیەکان هەمیشە هەوڵی ئەوەمان داوە و داواشمان لێ کردوون کە بیر لە وەبکەنەوە بەشێک لە کارەکانیان لە دروستکردنی ئامێرەکانیان بێنە هەرێمی کوردستان. بەمە هەم خۆیان سوودمەند دەبن لەوەی کە ئێمە هێزێکی کاریگەر و توانایی گەنجمان هەیە دەتوانن بە کاریان بخەن، هەم لە ڕووی ئابووریشەوە دەتوانن سوودمەند بن چونکە پێم وایە بەرهەمهێنان لە هەرێمی کوردستان لەوانەیە زۆر ئەرزانتر بکەوێت. ئەم جۆرە بەرهەمەی کە ئەمڕۆ ئێمە بینیمان بێگومان بە نرخێکی گونجاو دەکەوێتە بەردەستی هاوڵاتیان نەک تەنیا لە هەرێمی کوردستان بەڵکو ئەوەی بیستم هەناردەی شوێنەکانی تریش دەکرێن. هیوادارم بەردەوام بن لە پێشکەوتن و لە سەرکەوتن. ئێمە دەمانەوێت کەرتی پیشەسازی وەکو هەموو کەرتەکانی تر زیاتر پەرەی پێ بدەین و بۆ ئەمە پێویستیمان بە ئەزمموی بیانی هەیە. پێویستیمان بەوە هەیە ئەوان تەکنۆلۆژیای زیاتر پێشکەوتووی وڵاتەکانی خۆیان بێن هەرێمی کوردستان هەم لەلایەک لە دەستپێک دەتوانن لە لێکدان و بەستنی ئامێرەکان
یارمەتی ئێمە بدەن و بەشێک لە کارەکانیان بگوازنەوە بە هەرێمی کوردستان بەڵام لە ئایندەدا ئومێدمان وایە کە ئێمە بتوانین بە ئەو کەرەستەی خاوی سروشتی کە لە هەرێمی کوردستان هەیە ئێمە بتوانین زۆر لەو ئامێرانەی تەکنۆلۆژیای کە پێویستن هەر لە هەرێمی کوردستان بەرهەمبێنین و کارگە لە سەرەتاوە تا کۆتایی هەمووی بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستان بێ بە ئومێدی ئەو ڕۆژە ئێمە لە خزمەتیەوە دەبین و هیوادارین هەمووتان سەرکەوتوو بن و تەمەنای سەرکەوتنیش بۆ هەمووە بەرهێنەران دەکەم دڵنیاشتان دەکەم کە حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام دەبێت لە پشتیوانیکردنی ئێوە هەر سەرکەوتوو بن هەر تەندروست بن کوردستانیشمان هەر ئەوەتان بێت.